بیسرین کردستان 24 افدم هوا باش بیتن اس نظیر کادانی جارک دن هاتی نفدی داروین برس بو پیشکش کردن حلقه کادی برنامه به کردی افجارا جدی بحثا دوای هل بجارتن مهربانیا نتوایی ام همید زانین بانگشو هل بجارتن دیب دوماهی که تو یاد دمکیه بله اواکوت مینیتن پاراستنا برجواندین بالاین گلو نشتیمانیه برجواندین بالاین گلو نشتیمانی پیوستی اب اگرتن و اک ریزیه و دگل هفبونه بو اوی آمانجی آنکو کما بویتن ام گهینه وی آمانجی پیتویا ام یک گرتی بین و هفرابین و دگل اک بین داکو ام بکارین و مرمه جیب جیب کهینت نواجیان خدا اف دجایتیا هفدو اف ناکوکیا ناف خویی اوات ناف ملت کردات هیتا دیتن که صدان سال رنگه دلیو فرصت ملدس خدابن ابسدما و ناکوکیو و هفدجیات گل هفدو امتکین بروی چند مدویا ام تواری برنامه به کردی بو اف جاره وکو بیجن ترخام بکین سر بابت مهربانیان نتوایی پشتی حل بجارتنان ما مستای برس مدویتن ام الوی پرسیاری دست بکین وقت ام بیجن مهربانیان نتوایی ما بس بیچیو و چمرمک الپجوی آخفتنی هیا مناوی خوای بەخشندەی میهرەبان دیارە کە ئەگەڕێنەوە بۆ ساڵانی لاوازبوونی دەوڵەتی عوسمانی ئیدی هەر نەتەوەیەک دەرەکەوێت لە خەمی نەتەوەکەی خۆیدایە هەرکەس بەرەو ناسنامەی نەتەوەی خۆی دەچێت ئەو ساڵانە لە 1990 بە دواوە پیرەمێرد بەڕەحمەت بێ لە ئەستەمبول دەبێ لەوێەوە پەیوەندی دەبێت لەگەڵ بەدیعەزەمان سەعیدی کوردی و 25 ساڵێک پەیوەندیان هەیە لەو کارانەی کە ئەوانیش هەوڵێکی بۆ ئەدەن لەوێ ئەوەیە کە ڕێکخراوێک دروستەکەن کۆمەڵەیەک دروستەکەن بە ناوی یا بەڵێن ڕۆژنامەیەکیش دەرەکەن هەر بە هەمان ناو کورد تەعاون و تەرەقی کورد تەعاون و تەرەقی چی بۆ کورد تەعاون و تەرەقی بە کوردی تەعاون یعنی هاوکاری تەرەقی یعنی سەرکەوتن لە ساڵی 1970 ئەو ڕێکخراو دروست دەکەن گۆڤار و ڕۆژنامە دەردەکەن جا لەوێدا لە ژمارەیەکی ئەو بڵاوکراوەیە لە ساڵی 1970 بەدیع زەمان سەعیدی کوردی باسی کوردەکە باسی ئەوواکە ئێمە چیمان لە پێشە و چۆن دەتوانین سەرکەوین دەڵێ یەکەم ئیتیفاق پێویستیمان بە ئیتیفاقە پێویستیمان بە ڕێککەوتن هەیە لە نێوان خۆماندا و ئەم دەستەواژەیە کە تۆ ئێستا باست کرد ئەلەوێەوە سوودمان لێ وەرگرتووە ئەڵێ یەکەم ئیتیفاق دووەم مەحەبەتە میلی محبەتە میلی بەڵێ ڕاستە یعنی بەمانایەکی تر ئەو سەردەمە میلی بم بۆ نەتەوە بەکار هاتووە بۆیە دەڵێ ئێمە پێویستە بایەخ بدەین بە محبەتە میلی محبەتە میلی ینی ئەوینی نەتەوەی ینی خۆشەویستی نەتەوەی ینی میهرەمان بوون لەگەڵ نەتەوەی خۆماندا ئەمە بێگومان زۆر گرنگ بووە بۆیە جەختی لەسەر ئەم دەستەواژەیە کردوتەوە بۆ ئێمەش زۆر گرنگە باسی لێ بکەین تەبەن دوای ئەوە هەمیشە لەگەڵ میهرەبانی نەتەوەی محبەتە میلی جەختی کردوتەوە لەسەر ئیتیفاق بەڵام دوای وەکو بڵێ لە نووسینەکەیە لە کۆتاییشە ئەڵێ وەسیەتە پاشی یعنی ئەبێ وەسیەتە پاشی و دواوەسیەتی یاوەسیەتی دواوەسیەتی وەسیەتی دوایی ئەبێ چی بێ جارێکی تر لەوێشە جەختەکاتەوە لەسەر دوو دەستەواژە بەڵام هەرێکی بەسێ وشە دەڵێ خوێندن دەست هەفگرتن دەست هەفگرتن کەواتە جارێکی تر بەیەکەوە بوون و یەکگرتن و ئێستا بە خوێندن دەڵێن پەروەردەکردنی نەوەیەک ئاگای لە مافەکانی نەتەوەی خۆی بێ ئەمە زۆر گرنگە جامان باتەوە سەر ڕەهەندە ئاینەکە کە تۆ بەدیع زەمان سەعیدی کوردی وەختی ئەمە دەڵێ لە شۆ دێ وەختی ئەوە دێ ئێمە کوردین زۆرینە کوردین لە هەمان کاتیشە زۆرینەیەکی مسلمانین ئێمە هەر ئەبێ مسلمان بوونمان لە شۆوە دێ لەوە دێکە ڕێنمایەکانی قورئان و فەرموودە جێبەجێ بکەین بەڵێ مامۆستا پێشی جەنابێتە بەحسا درێژە پێدانە وێ وەکی بژنێ وەڵاما خوب بدەی پرسیارێک وێرە خوفەرست کەتن کە ئەم دەما بەحسا سەعید نورسیە کوردی دکەین کە بەری زیاتر ڕەنگە 100 ساڵە بیتن پێشینوکە کە ئەف ئاخفتنە کردبن و هەوڵێت وێ ئێکڕێزیە و وێ مهرەبانیە دابن ئەم دکارین بێژین ما هیچ نەکردە بۆ ئەم وێگاوێژیە بەحسا وێ مهرەبانیە دکەین یانجی مە هەندێک بلوک و هەندێک هەنگاو هاوێتینە بێگومان ناتوانانی هیچ شتێک سفر کەیتەوە دەتوانین بڵێن هەنگاومان هاویشتووە دەتوانین بڵێن باش ڕۆشتین بەڵام زۆر گرنگە دەڵێن نەتەوەیەک لە سەردەمی هەستانەوەی دابێ هەموو کاتێک زۆر گرنگە بایەخ بە مێژوو بدە کاتێک کە ناکۆچیمان دەبێ شکست دەهێنین کاتێک کە شکستیشمان هێنا دەست دەکەینەوە بە ناکۆچیەکی تر خەتای من بوو خەتای تۆ نەبوو ئەو بوو ئەو وەیە نزاع و ئەم جۆرە نیزاعەکە خوا لە قورئانە وشەکی بۆ بەکارهێناوە فەلا تەنازعوا حتى إذا تنازعتم
ئەم تەنازوعە ئەزانی چۆنە یعنی جۆرێکە لە ململانەیەکی ئەوەندە قوڵ وەکو بڵێ ڕوحی یەکتر دەرەهێنین بۆیە خوا لە قورئانە ئەو مەلائیکەی کە تەوکیلی کردووە بۆ ڕوحکێشانی مرۆڤەکان خوا دەفەرمێ بۆ جۆرە مەلائیکە وەالنازعاتی غەرقا یعنی نازعات یعنی وەکو بڵێ زۆر ڕۆچن لە قوڵاییە و ڕوحی ئەو ئینسانە هەڵا کێشن ئەمە ئێمە زۆر گرفتێکی گەورەمان هەیە کاتێ ململانەکانمان بگاتە ئەوەی یەکتری لە ناوبەرین بۆیە بۆ ئێمە باسکردنی محەبەت و میهرەبانی بۆ ئێمە شتێکی گرنگە. جەنابێت ئاماژەدەوی چەندی مامۆستا کە ئەم ملەتێکی مسلمانین پڕانیامە مسلمانن بەڵێ بۆچی مامۆستا مەبادئت ئیسلامێ ئەوێت پڕ جوان و پڕ ڕەحمەت و دلوڤانی بۆچی نەبینە شەنگست و نەهاتینە داکوتاند ناف مێشک و ناف ڕوژانێت مەدا ڕۆژهەڵات ناسێک بە ناوی بەرنۆ وەڵامی ئەو بەرسوی ئەو پرسیاری داوە دەڵێ ئێمە لە ڕۆژئاوا مەبادی و بنەمای زۆر جوانمان نەبووە بەس میکانیزمی جێبەجێکردنی باشمان دۆزیوەتەوە ڕۆژهەڵات مەبادی و بنەمای جوانی قورئانی ئەدەبی علمی هەرچی ئەڵێ لە ڕۆژهەڵاتە میکانیزمیان نیە بۆ ئەو گرنگە ئێمەی ئەم سەردەمە میکانیزم بۆ ئەم یەکگرتنانە بدۆزین کەواتە مامۆستا بینە سەروی چەندێ مادەم ئەم دامپێدانی پێ چەندێ دکەین کە گەلێک یا گرنگە ڕەحم و میهرەبانیان نەتەوەیی هەبیت و مەپێتڤیا پێیت هەمبی کات و ساتێت مێژووە ملەتی کوردە و vێگافکێژی vێت ئەم هەر بەحسەوەی چەندێ بکەین ئای مامۆستا ئەو ڕەفتار و سیفات چنە کە پێتڤیە لە دەفتاکی کورد هەبن و ڕەحم و میهرەبانیت مەڤە دیارکەتن ئێمە ڕۆژنامەی ژیان پیرەمێرد پشتی ئەوەی لە دوای 25 ساڵ 25 ساڵ لە ئەستەمبول بوو گەڕایەوە کە گەڕایەوە کوردستان و 25 ساڵێکی تریش لە کوردستانە ژیا و تا ژین کرە ژیان بەو شێوازە جا لە ڕۆژنامەی ژین لە ساڵی 1942 مەقالێکی بەدیعزەمان سەعیدی کوردی ئەوێ هەیە هێناوێتی بڵاوی دەکاتەوە لێرە بڵاوی دەکاتەوە دەڵێ چی سعید نورسی گیانی دەبوو بەڵێ ئەو کاتە سعید نورسی لە ژیاندا چونکە لە 1962 وفاتی کردووە کاتی ئەم لە 1942 ئەم مەقالە بڵاو دەکاتەوە دەڵێ کە لە ئەستەمبول بووین ئەم مەقالەی لەوێ نووسیوە من لێرە بۆتان بڵاو دەکەمەوە بە شێوازی شێوەزاری خۆمان دەڵێ قسەکەی بەدیعزەمان سەعیدی کوردی چییە دەڵێ ئەی کوردینە خدا بە پەنجەی ئیشارەت بە شێوەیەکی مەجازی ئاماژە بۆ ئێوە دەکات ئێوە گەلێکی زۆر گەلێکی بڵندن لە نێو ئاریاندا وێنەی ئێوە نییە ئێوە هاوشێوەی تافگەیەکن لە بڵندایی دێنە خوارەوە بەڵام کە دەکەونە ئەرزەکە هەرت و بڵاو دەبنەوە پەرش و بڵاو دەبنەوە هیچ دڵۆپێک و تونۆکێکتان بە یەکەوە نانووسێ وەختێک کە دەکەونە خوارەوە دەبنە جۆگەیەکی ئاوی جوان بەڵام لەو جۆگە ئاوەشا ئێوە خۆتان خێری لێ نابینن هەر نەتەوەیەکی تر هاتووە فەرعێک و لقێکی لێ کردوێتەوە ئاوەکە بۆ خۆی دەبە کەواتە بەمش ئەمە لە 1942 ئاماژەی پێکردو کەواتە ئەمە پێمان دەڵێ ئێمە لە زۆر سیفاتە بۆ غەیری خۆمان زۆر باشین بەس بۆ خۆمان بەداخەوە باش نین با نمونێتر پێ بڵێم ئێمە مامۆستا زێوەرمان هەیە خۆ زێوەر لە 1948 کتێبێکی نووسیەوە بە ناوی گەنجینە بە ناوی گەنجینەی کوردان ئەو گەنجینەی مەردان گەنجینەی مەردان لە مامۆستا زێوەر نووسیوەتی لە 1948 دەڵێ پێشی ئیسلام کەسێکی زۆر مەشهورە بۆ حاتەمی تائی ئەو دەستکراوە بۆ هەموو ماڵی بەخشیوە لە دوایە لە سەردەمی عەباسیەکان ئەبوو یەحیای بەرمەکی ئەو مامۆستا زێوەر دەڵێ لە 1948 لە گەنجینەی مەردان دەڵێ هەموو کوردێ بگری حاتەمێکی تائیە یان ئەبوو یەحیایەک بەرمەکیە ماڵ و سامانی خۆی ئەم کوردە هەموو دەدا بە خەڵکو و دەیبەخشێ لە جاتی ئێستێمە دەڵێن گەشتیار لە نووسینی ئەو سەردەمە دەڵێ سەیاح یعنی گەشتیار بە ساڵ لە کوردستانە بێ نەپێویستی بە ئاوە نەپێویستی بەنانە نەپێویستی بە پارێ ئەو کوردە دەیژێنێ ئەم قسەیە باشە وانە ئێستا ئێمە بینەوە بۆ ئەم سەردەمە لەم سەردەمە ئێمەی کورد کەس گلەی لێمان نییە لە گەلانی دەوروبەر هەموو ئەڵەن کورد زۆر باشە کورد میوانداریە هەموو وادڵێ باشە بەڵام بۆ خۆمان وانین بەس لەبەرەوە نابێ وابین دەبێت لە پێشا بۆ خۆمان بین ئەوجا بۆ خەڵک بین مەسەل نمونەیەک پێ بڵێم تۆ هەموو ڕۆژێ لە هاوڵەکان چی دەبینی دەڵێن هاوڵاتیەکی کورد دەستپاک 100 دەفتەر 200 نازان 10-15 دەفتەری دۆزیەوە و هی هاوڵاتیەکی عەرەب بوو دایەوە پێی و وایە ئێمە خراپ نییە ئەمە باشە ئەمە باشە لەو کوردەی خۆمان بپرسە ئەرێ تۆ ئەم هەموو پارەیە دۆزیتەوە بۆ ئیدەیتەوە بۆ خەڵکە ئەڵێ خوددا وای فەرمووە ماڵی کەس بە کەس حەڵال نییە ئەوە زۆر جوانە و چاکە بینەوە بۆ ئەم دی و بینەوە بۆ ئەم دی و هەر هەمان ئەو کوردەی خۆمان باوکیان وەفاتەکە
بە شەمیراتی خوشکەکان نەخۆن. ێ باشە ئەڵێ ئەوە ئەوش خوا فەرموویەتی خدا فەرموویەتی ئەو میراتە بپارێزن ئەو میراتە هی باوکە و لە بینی خۆتانە خدا ئەمری کردووە بۆ بەشی ئەوە نادەی بۆ بەشی ئەو خوشکت نادەی ئەوە لێرە سێرەکەی بە دەفتەری خەڵکە دۆزیێتەوە ئەیداتەوە بەڵام بە چەند ملیۆنێکی خوشکەکەی خۆی نادا یا بەمانایەکی تر بڵێم ئێمە لە ڕووی میوانداری هەم میوانداری هەموو دنیا دەکەین بەڵام ئەمە کارێکی زۆر باشە دو تەماشاکەی لە کوردەواریە هەموو کەس ژووری میوانەکەی ڕەنگە زۆر درەنگ بیکاتەوە جوانترین ژووری بۆ میواندانەوە بەڵام ئەوروپا جوانترین ژووری بۆ شوێنی دانیشتەکەی خۆی داناوە کە ڕۆژانە بەیەکەوەن کەواتە ئەمە پێمان دەڵێ پێداچوونەوەیەکمان پێویستە چونکە بەڕاستی لە زۆر ڕۆکە تەماشایەکی لە ڕووی کۆمەڵایەتی ئێمە بەم ڕۆژگارە خەڵک لەسەر چیە کوژرێ خۆیسە خەڵک زۆر لەسەر سیاست ناکوژرێ لەسەر مەسەلە کۆمەڵایەتێکە ئەو نازانمە لە ڕەماشی بوو ئەو لێدا ئەو نازانم بەر دەرگای ماڵی ئەوان ئاوەکە هاتە بەر دەرگای ماڵی ئەوان دە و دەڵێ دیواری ئەوان نزیکی نازانم چی ئەو بۆ دەڵێ منداڵی ئەو لەگەڵ ئەو شەڕی کرد ئەو دەڵێ سیاری ئەو لە بەردەمی ماڵی ئەو بوو لەسەر ئەم شتە بچووکانە یەکە کوژێ کەواتە من میهرەبانی السەر ئاستی جوواکی نمونێت خۆ پێشکەش کەت و ئاڕاستی بینەرێ بەڕێست کەتن مەدوێتن ئەم ببەستنێوەت گەل واقع ئەڤڕوژیل سەر ئاستی سیاسی سەر ئاستی هەلبژارتنان ئەرێمە هەمان ئەف سیفەتە و ئەف ساڵ و خەتت ناودایە ئەم بەزەینەت گەلێک و دویان نە بەڵێ تەماشاکە ئێمە لە پەرلەمانی کوردستانە هەر ململانەیەکمان ببێ و هەرش جۆرێک لە چۆن دەڵێ پێش بڕکێمان هەبێ ماڵی خۆمانە بەێ طبیعیە ئەم پەرلەمانتارانە ئەم بربژێرانە سبێ بنە پەرلەمانتار شەستن هەفتان ئەچنە بەغدا نابێ دەبێت لەوێ ململانیان لەگەڵ قوارەکانی ترابێ نابێ ئەو شەڕ و ناکۆچی کە هەیەە بیخەنە بەرچاوی خەڵکی تر لە ڕووی سیاسیەوە ئەم ناکۆچیانی کە هەیە دەوروبەرەکە سوودی لێوەرەگرێ کاتێک زۆر 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 دیمەنێکی ناشرینە کورد لەگەڵ کورد لە نێو پەرلەمانی عێراقا تووشی شەڕ بێ تووشی ناکۆکی بێ تووشی جیاوازیەکی زۆر تیژ بێ خەڵکەکەی دەوروبەرەکە پێی پێ بکەن چونکە ئێمە دۆزێکی نەتەوەیمان هەیە وا ناسراوین ئێمە هەمیشە پشتی یەکمان گرتووە یعنی من لە بواری وەرزشی شا تەماشاکەم هەروایە ئێمە چواریانەمان هەیە لە ئاستی عێراقا یاریەکەن چەند ناخۆشە یانەی کوردستانی کە لەگەڵ یەکە یاریەکەن جەماوەری نێوان هەردووە ئەبێ بە شەڕ گۆڕەپانەکە تێکەدەن کورسەکانشکێنن وانە تەنانەت جاری وهەیە یانەی کوردی دەچێتە بەغدا یاریەکەیان بردووەتە بەغدا لەوێ شەڕیان کردووە لەبەر چاوی خەڵکی تر شەڕیان کردو و دژمنیان بە ئێمە خۆش کردووە کەواتە ئەم بابەتەم لەسەر چیە لەسەر ئەوەیە ئێمە لە دوای هەڵبژاردن پێویستیمان بەم چەمکەیە بەحەبەتە میلی دڵسۆزی میهرەبانی خۆشەویستی نەتەوەیی کاتێک کە ئەچین لە بەغدا حیزب ناوی نییە نەتەوە ناوی هەیە ولی ما مستاکر ئەم زیاتر وەک بژنێ واقعی بین دوێ مژارێدا کە ناکۆکیت ملەتی کورد یان gelek جار وقتی دووبەرەکی و ململانێت دروست بیتن ناوبەرە بانگەشێن جودای لانین جودا یعنی تو نابینێ بە حاڵاتێکی سروشتیە ململانەیە دروست ببیتن چونکە ئەگەر ئەم تەماشەی وڵاتی دەوروبەری خۆشی بکەین چه ئێران بیتن چه تورکیا بیت عێراق بیتن ئەم بینین ئەف حاڵەتە gelek زۆری هەی بۆچی ئەم وێ شتێکی حساس و ناسک تێ بگەین ئێمە دەوڵەتمان نییە يعني هەمیشە دەڵێن لە ئەفغانستانە قەلبەدین حکمەتیار و بورهانەدین ڕەبانی و حتا ئێوارە شەڕیان لەگەڵەیە کرد و چەند ساڵە شەڕ لەگەڵێکەکەن ئەفغانستان هەر ئەفغانستانە سنوورەکەی هەرە و سنوورێ وانە سۆماڵ ئەو هەموو شەڕێت یاگرێت سۆماڵ هەر سۆماڵە حدود و سنووری نێودەوڵەتی هەیە ئێمە پارچە پارچە کراوین لە نێو دەوڵەتی تردا بۆیە تەماشاکەی ڕۆژێک ئێمە لەسەر کەنداوی فارس بووینە عەلی الغەربی نەما لە میسان عەلی شەرقی نەما مەندەلی نەما ئەبینی هەموو ئەمانە ورد بەرەو سەرەوە سەرەکەی و سێرەکەی نە بەدرەماوە نە جەستان ماوە تا دێ بەرەو ژوور دێ کەواتە ئێمە ناکۆچیەکەمان دەقۆزرێتەوە تا دێت ناوچەمان لێ ئەبڕێ و ناوچە ئەو ناڵی ناوچە دابڕاوەکان ناڵی دابڕێنراوەکان کەواتە ئێمە چونکە لە نێو یەک وڵاتین بارودۆخەکەمان جیاوازە خەڵکی تر ئارەزومەندە خەڵکی تر بۆ خۆی هەر شەڕێکی دەوێ هەرچی ئەکا ماڵەکەی تێک ناچێ بەس ئێمە شوورەی ماڵەکەمان دیاری نەکراوە دەستکاریە یعنی بکۆین بژین ئەم پرۆژەیەکی دەولەت بوونینە زۆرۆفێمە ناسکترە خەڵکانی دیتر بەڵێ مامۆستای بەڕێز ئەگەرم بەحسا دژاتی و ناکۆکیان ڕابردوو بکەین یا ملەتی کورد کە چل سەر ئاستی جڤاکیان سەر ئاستی سیاسی بەحەز بکەین ئەرێ ئەف ناکۆکیان ڕابردوو مامۆستا وەکو ڤێگافکێ بووە یان وەکو بژنێ شێوێ چاوە بووە هەر بەداخەوە وەکو گوتمان مێژوو لە هیچ شوێنی خۆی دووبارە ناکاتەوە مەگەر لەو شوێنی مرۆڤەکان خۆیان نەگۆڕن بەێ لە ساڵانی بیستەکانە ڕۆژنامەیەکمان هەبوو بە ناوی ڕۆژنامەی پێشکەوتن ئەو ڕۆژنامەی پێشکەوتنە بەری 5 ساڵ لەمەوبەر 1920 دەرچووە ئەو کاتە ڤیڤیان هۆڵت کاپتن ڤیڤیان هۆڵت حاکمی سیاسی چەمچەماڵ بوو دوای لە ژمارە سیانزەی ئەو ڕۆژنامەیە
مەقالێکی بە ئینگلیزی نووسی و گویان کرد تەمان بە کوردی و بە کوردەکەی بڵاو بووە بله ناو نیشانەکەی دەڵێ کورد و میوان پەرستیان دەڵێ ئەو کووردە بۆ میوان پەرستە یعنی بۆ میوان زۆر باشە وایە دوور و درێژە تاگاتە دوادێڕەکانی دەڵێ ئەمڕۆ بەداخەوە ئەم کووردە کەسیان بڕواان بەوی دیکەیان نییە کەسیان دانی خێر بە یەکتردا نانێن کەسیان دانی خێر بدانی خێر بە یەکتردا نانێن ئەمە بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە کە چۆن دەڵێ ئینگلیز داگیرکرد بۆ و هەستی بەم جیاوازی ئێمە کردو تمام دەما مستاختنێک جیهەیە بێژن خو هەر خودێ ئەوێت کە بژنە مستعمرین یان ئینگلیس وەختی خودە کە هاتیە vê منطقێ بژنێوان ئەف مەفاهیمە و ئەف چەمکە و ئەف عادات و تەقالیدێت خراپ ناف ملەتی کووردا ئەگەر زێدە کردبن یانجی پەرە پێدا بیتن وان بۆ ئەت شتەی کردی زاراوەیەک هەیە مالک بن نەبی بیرمەندی جەزائری کاتی خۆی دایهێنا القابلیە للاستعمار بەڵێ ئەو استعمارە و وای کردووە بەس تۆ بۆچی وەردەگری لێ ئەو صفەتە خراپانە وانە ینی بچی چێ ژێروی کاریگەری وانە خۆ ئەو ئینگلیزە لە هندستان ژوای کردووە لە هەموو ئەو شوێنانی داگیری کردو وای کردووە بەڵام گەلانێک ئەو صفەتیان وەرنەگرتووە ڕاست ئەو توێتی پەرتکە و زاڵ بە بەڵام ئێمە خۆ دەتوانین ئێمە پەرت نەبین بۆ ئەوەی ئەو زاڵ نەبێ جا بەبستم لە چی دێمە بەستم ئەوەیە خەڵکی تر و ڕۆژەڵات ناسەکانیش بە ئێمەیان زانیوە هەنیکی تین ڕۆژەڵات ناسێکی مەسەلەن رووسیا دەڵێ کورد چۆن دەڵێ لە نێوان خۆیاندا کە دیمەنەکە بەگشتی دەبینی کە دیمەنەکە بەگشتی دەبینی کورد یەکە یەکن وابین یەکن بەڵام ئەڵێ مەرجنیە تەبابن مەرجنیە فەرق چێت ناوبەرە یەکبوون و تەبابوون یعنی تۆ سە شایەک دەبینی ئەو سەر بۆ ئەو سار هەموو شایی دەکەن ئیتر لە پڕێکا بێ بە تەقە و شەڕ و ناخۆشی و کوشتنیتیان ڕووەدا کەواتە هەموو وەکو دیمەنەکە بە یەک دیمەنە بەڵام زۆر جار کۆتاییەکان کۆتایەکی خراپیە کەواتە دەشێ ئێمە لە یەک شوێن بازنەیەکا کۆبووینەوە بەڵام تەبانین سەماشاکە لە ساڵی 1923 ڕەفیق حلمیش ئەو خەفەتەی هەبووە لە ساڵ 1923 ڕۆژنامەی ئومێدی ئیستیقلال ئێمە لەو کاتە بە ئومێدی ئیستیقلال بووینە ڕۆژنامەکەش هەر بەو ناوەیە بە ئومێدی ئیستیقلال لە ڕەفیق حلمی لەوێدا بابەتێکە نووسێ دەڵێ کامیان کاریگەری لەسەر ئێمە کردووە کە ئێمە ڕێگریمان لێ دەکرێت لە بەردەمی ئیستیقلالدا تەفرەقەی ناوخۆ یان هۆکاری خارجی ئاوا دەڵێ عیبارەتەکان دەستەواژەکان ئەوهای ئەنجامە دەگاتە ئەوەی کە ئێمە بە پلەی یەکەم تەفرەقەی ناوخۆمانە هەتا سەرنووسری ئەو ئومێدی ئیستیقلال لە 1923 کەسێکە بە ڕێزێکە بە ناوی حوسێن نازم ڕاوێژکاری مەلیک مەحموودیش بووە ئەو لە هەمان ئەو ڕۆژنامەیەدا باسی ئەم بارودۆخە دەکا کە نائتیفاقی و ناتەبایی نێوان کورد هەبووە ئێمەش پاشیەوە تا 102 ساڵ دێنەوە ئێستاش هەر ئەو باسە دەکەینەوە ئەو چ دەڵێ لە ئومێدی ئیستیقلالدا ئەو باسی ئەوە دەکا دەڵێ ئێمە وەکو کوردیانی باسی ئەو کاتە دەکە دەڵێ ئێمە لە فەرسەتین بۆ لە ناوبردنی یەکتر لە فەرسەتین ناوی تایتڵێکی وای هەیە یعنی ئەڵێ بۆچی ئەبێ بۆ لە نێوبردنی یەکتر لە فرسەت بگەڕین ئەو جا لە کۆتاییە دەڵێ وەرن باواز لەم ئەخلاقی جانەوەریە بێنین ئەخلاقی جانەوەری چیە شەریعی غابەیە یعنی ئەو دەخوا ئەو دەشکێنێتەوە ئەو دەشکێنێتەوە ئەبێ ئەمە ئەڵێ لەمە دەرباز بین بۆیە ئەگەڕێمەوە بۆ ساڵی 1929 لە ڕۆژنامەی ژیان لە ڕۆژنامەی ژیان بابەتێک بڵاو کراوەتەوە لە 1929 بە ناوی یا لەیتە قەومی یعلەمون ئەو ئاەتە لە سوورەتی یاسینە ڕاست نووسەر دەڵێ ئەم ئاەتە خودی پیرەمێردە لە ڕۆژنامەی ژیانە کەسێکی ترە ناوەکەم لە یاد نییە ئەم بابەتی نووسۆ لە 1929 دەڵێ یا لەیتە قەومی یعلەمون دەڵێ بەڕێزینە ئێمە ئەم ئاەتە لە سوورەتی یاسینە فێربین هەر بەسەر مردووانە دەیخوێنی خۆزگە ئەم ئاەتەمان بەسەر زیندوانی خۆماندا بخوێندایە پێمان بگوتبایە ئەمە هەر تەنها بۆ مردووان نییە ئەمە بۆ زیندوانە یا لەیتە قەومی یعلەمون خۆزگە نەتەوەکەم بیانزانی بەڵێ خۆزگە نەتەوەکەم بیانزانیای خۆزگە گەلەکەم بیانزانیا چی بزانین کە یەکگرتون و یەکبوون و دەسەفگرتن و ئەم یەکبوونە چەند خێری بۆ ئێمە تێدایە جا لە کۆتاییە دەڵێ بۆ تەماشای وڵاتانی دەرێ ناکەن ئەوروپا مەبەستم ئەوە بوو کە ئەزوی پرسیێرە ڕستی جەنابەتە کە مامۆسای بەڕێز دەفخۆش منێنویسی جیهانێدا نمونەیەکە باڵا هەیە کوام کەینە چافلێکرد ئەدوێ مژارێدا میهرەبانانەتەوەی دەفوانگەلە کاپڕۆنی هەبیتن دەیان نەتەوە بەم شێوازە دەدۆزیتەوە ئەوانی کەوا گەشتونە بە سربەخۆی ئەوانی کەوا توانی وێنە مافی سربەخۆی بەدەستبێنن هەنگاوی یەکەمیان ئەو یەکبوونە بووە هەنگاوی یەکەمیان ئەو مەحەبەتی میلیە بووە ئەو میهرەبانی نەتەوەیە بووە جا ئەوڵێ ئاخفتنەکە مامۆستا بژنێت تورک و فارس و مصری
جلك هف جرند جل إكتر جلك متعاون سر مسائل نتوي ونجتماني أف آخفتنا كان راستا والله يتر أو سينمونية بس تماشاي والله تاني تريشكا يعني أم باسي إما باسكي إما ترى ديك يعني أويك خمان ديزانين إما قالك والنتوي كي باشين بو خلق بس أبي بو خوشمان أقام لخومان بيت شونك إما حتى قلت مشاكل إلا الرؤاينة كشوت دبت إنسان يعني لبيشا خمي خوي بخوا خوي بنياد بني جاء أو نسيني 1920 للروجنامة عند الله أو بوشي لأوروبا همو مشكلة آسانة كريه بوشي لا إما هم مشتكي آسان دكريه بمشكلة راست زور باش مامس برس جناب تامو جدا خفتنك وقلا قالك جان تقولتي رنگ ما مبادئ قالك جان هبن بلا ميكانيزم که رنگ قالك گنجای نبید بوجي بجي کرنا ور مبادئ ام في گفت که بین بحثا ميكانيزم که گنجای بکین بوجي بجي کرنا و چندی کو ام ویناکو که وان حلانا و وان خلطیانه راز و بکین نبت نافجیانا خوانشانه ده وثمان ل 1908 بديع زمان سعيدي كردي وتي اتفاق محبتها ملي بله خو 400 صالح بچين برو باش بچين ولاي هرب بچين ولاي احمدي خاني بله احمدي خاني بر احمد بي او كاتشو قردي هبو ياما اتفاق قردي هبو ياما اتفاق كواتا بري 400 صالح هر خاني بيما اندله هر اتفاق بله 200 صال بشتي خاني حاجه قادري كويده بر احمد بي بشتي 200 صال لدايق دبي او شو دله او دله اتفاقه دولبريكي بكدر بله حاجي خوي يعني انواع اللباسي كردبر بيجيازو ماري ديدا بشو لو همو كرده داخوازيك نبو شو دله اتفاق للنظري او ده شبهنه بله دله اتفاق بوكيكا جوان بوكيكي جوانا رازان من شيمكن رازاندم كس نبو ببي ماري ببي هيش الان بيش كشاب بو ايوا شيء ديوي لو همو كرده داخوازيك نبو كواتا كرد داخوازي جوانيك ناكا بناوي اتفاق اخر هو بشتي 200 صال راست اويكا ام روت النتوي خاني ورقري بو حاجه قادري كوي ولا حاجه قادره وديتو بو بيموا اسيري كركوك عبد الخالقي اسيري ل 1895 دايق بو زماني ملكي وباشايتي ديو زماني جمهوري ديو زماني عثماني شي ديو يعني سردمي عثماني ديو سردمي باشايتي وسردمي ل 1962 وفاتي كردوا سردمي كوماري شي ديو يعني او همو شلون الله هون راوكاني بو نتويه بعربي وبتركيش هر بهمان شيو بو نتوي نسويتي بو كاتيكا لكي الشعر كاني كبعربي نسويتي الله ام عراقي كإمتي دادجينو هميشا بلين مان ددني إما ما فكان مان وردقرينو بوشي وازانا ونبوة أفرمي حرموك شعريكي نتوي بو كرد هي بكرد بس ماني عربي طلع حرموك من فيض العراقي فما وفوا بوعودي تنال ديوانك أو هي بعربي بناوي الوعود الله تويان ببشكرت لهمو نعمة خير بيدي أو عراقة هيك وكد الله لقل تويا بيمانك كان ووعدك كان نبرد سر شار سر شيء لقل أو عراقية أو وادله نازانم أو وادله دله ئێمە پێویستە چی بکەین لەگەڵ ئەوانە پێویستمان بەوە هەیە کە هەمیشە بەدگومان بین لەو بەڵێنانی کە وەری دەگرین بەدگومان بین من ساء بهم ظنا بلغ المنى ئەو کەس ئەو کوردە دەگا بە ئاوات کە گومانی باش نەبا بەو خەڵکی کە لە زۆر باشەمە مستاگەر چەند شرکت دوماهی کە مدوێتن زۆر کورتی بەحساوی چەندێ بکەین کە پەرلەمانی مە دما چیتت ناف پەرلەمانی عێراقیدا ئەم وێ گفت بژنێ نوێنەرێ کورد ئەتناڤ عێراقدا نوێنەری کوردستانی بگشتی تو چەندی گەژبینی مامۆستا ئەفرین ماین جەنابێتە ئاماژێ پێت دەت و 100 ساڵ 200 ساڵ 400 ساڵ پێشین و کەژی ئاواتە ملەتی کورد بووە تو چەند بینی و ئەم دێشێن جێبەجێکەین چۆن شتێکەیە لە قورئاندا باسی دەکەن دەڵێن فەلسفة التکرار في القرآن الكريم بۆچی لە قورئاندا شتەکان زۆر تکرار دەکاتەوە دەڵێن خدا سبحانه وتعالى کە خالقی مرۆڤە دەزانێت هەندێک شت پێویستی بە تکرارە بۆیە ئێمە لەم سەردەمە دەژین نابێ کۆڵ بدەین نابێ ماندوو بین لە دووبارەکردنەوەی قسەی چاک و قسەی باش زۆر اینجا ئەمەش بەڕاستی خوا دەفەرمێ یەسئەلونەکە ماذا ينفقون قل العفو يعني أي محمد وقت برسار اللي ده كان شو ببخشن بلا زيادة ببخشن كواتا زور جرين نتوي إيما لم باسي محبتي ملي لم باسي خوشويستي نتوية لم مهرباني نتوية هميشه لبيري به خدا وايلي داوا كردون لخمي قالي خومان دابين أجر لمن زياد بو قالاني ديكا خو أجر سود لأزموني ولاتاني تريش وردقرين
ئەنگیلا مێرکەل لە 2014 حکوومەتێکی لە ئۆپۆزیسیۆن و دەسەڵات دروست کرد بە تایتڵێک گوتی ئەرکی گەورە شانی بەهێزی دەوێ بەغدا ئەرکێکی گەورەیە شانی هەمومانی دەوێ بیکەین بە یەکشان شانێکی بەهێز ڕێزدار مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاس بوو جەنابێتە بەڵێ بینەرین هێژا ئەم ڤی ئەوای دێنێ دوما یا ڤی حەلەقیژی هیڤیامە ئەوە مەشیاویتن خزمەتەکە دیتر پێشکەشی هەوێن بەڕێز بکەین و هیڤیامە ئەوەش خدای مەزن کە ئەم هەموو ئێگرتی بین و دیفشیانên xwe va nakûkiya و vê neêk rêziyet navbera xwe da kêm bikeyn û berif astên baştir û baştir biçîn. Sax û selamet.